بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين اليوم يعني بەناوی خی گەورە و میهرەبان سپاس بخوا ئەمڕۆ یەکەی مەشقیمان ئەنجامدا دوای گەیشتنمان بە پایتەختی ئێران تاران. یاریزانەکان لەو پەڕی ئامادەیدان کۆمەڵێک ڕێگریمان هاتە پێش، بەڵام بارودۆخەکەوە ئێمە هەمومان لە ژێرناوی عراقۆ لێرەین. چەند یاریزانێکمان لە فڕۆکەخانە گیریان خواردووە، وەک دەزانی کەشوو هەوای ئەوروپا جیاوازە بەفرێکی زۆرە، ڕەنگە سبەی یاخود دواتر بگەنە تاران. ڕۆژێک پێش یاری ئێران واسە یاریزانمان لە قەتەڕۆ هاتوون، ئەیمەن حوسێن و ئەمجەد عەتوان و بەشار ڕەسەن. چاوەڕێی دەکەم لە یەکەی مەشقی سبەینێ 15 بۆ 16 یاریزان ئامادە بێت. پێم وایە کۆمەڵێکی باشی یاریزانمان لایە. ئاساییە ئەو بارودۆخی ئێمە پێی تێپەڕ دەبین بەسەر هەموو جیهاندا هاتووە. ئینشاءڵڵا ئامادە دەبین بە ئاستێکی بەرز بە دیار دەکەین و ناوی عراق هەڵدەگرین. وە بەڕاستی یاریەکەش بەهێزە، دەبێ خەڵکی عراق و شەقامی وەرشی لە خۆمان ڕازی بکەین. واشانازی بە یاریزانەکانمان دەکەین و ئینشاءڵڵا یاریەک دەکەین ناوی عراق بەرز دەکەینەوە.